هاندرانی هەڵبژاردەی ئەرجەنتین دڵخۆشی خۆیان بە برنەوەی یاریەکان بەرامبەر مەکسیک دەردەبڕن و هیوای نازناوەکەشیان هەیە. ئێستا من دڵخۆشم بە سەرکەوتنی ئەرژەنتین چونکە لەم یاریە براوە بووین. یاری داهاتوو بەرامبەر پۆڵەندا کە لیڤاندۆڤسکی هەیە، یاریەکی قورسە. هیوامان بە هەڵبژاردەکەمانە یاری بە یاری باشتر دەبێت و بەرەو نازناو دەڕوات. زۆر دڵخۆشم بە سەرکەوتنی ئەرژەنتین. مێسی گۆڵی کرد. میسی باش دەرکەوت بۆی ئەرژەنتین بردیەوە.